دەستکەوتەکانی دکتۆر عەبدولواحید لە تایلەند چی بوون؟ بۆچی لەناو هەموو پسپۆڕانی کوردستان پسپۆڕی وردی غودەی سمارت بانگێشکرا بوون؟ لە بەرواری 2 2024 تا 6 2024 لە بانکۆکی پایتەختی وڵاتی تایلەند لە ئۆتێل بێرکلی بەناوبانگ با بەشداری سەدان پسپۆڕ لە وڵاتانی ئاسیا و زەریای هێمنەوە پێنجەمین کۆنگرەی ئەیژن پاسفیک سۆسایەتی ئۆف تایڕۆید سێرجری واتە کۆنفرانسی کۆمەڵی وڵاتانی ئاسیا و زەریای هێمن بۆ نەشتەرگەری غودەی دەرەقی ئەنجامدرا. ئەندامانی پسپۆڕی وردی غودەی سمارت SST با سەرپەرشتی پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید تاکەتیم بوون لە کوردستان و عێراقدا کە لەو کۆنفرانسەدا بەشدار بوون. تیمی نەشتەرگەری سمارت لەبەر ئەو نوێگەری و داهێنانەی کە ئەنجامیاندا بوو کران بە نوێنەری عێراق و کوردستان و وەکو وتاردەر پێشوازیان لێکرا. پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید چەند نەشتەرگەریەکی لابردنی غودەی لە ڕێگەی ناوبینەوە ئەنجامدا کە بە نەشتەرگەری تیۆتڤا ناسراوە. پاشان بەڕێز دکتۆر شکۆ حەمید توێژینەوەیەکی زانستی پێشکەشکرد دەربارەی جۆرێکی نوێی نەشتەرگەری غودەی دەرەقی کە لە ڕووی زانستیەوە ناسراوە بە نۆدیۆڵەکتۆمی کە لەبەر گرنگی و پێویستی توێژینەوەکە بەشداربووان بە گرنگی و بایەخەوە گوێیان ڕاگرت بوو پرسیاریان ئاراستەی بەڕێزیان کرد و سەرنج و گفتوگۆی زانستی گەرم و گوڕ لەسەر ئاستی کۆنفرانسەکە دروست بوو. ئەمەش سەلمێنەری ئەو ڕاستیە کە پزیشک و زاناکانی گەلەکەمان لەسەر ئاستی جیهان پێشەنگی پیشە و پسپۆڕیەکانن و دەگونجێت زانانی وڵاتانی دیکە لە ئەزموون و سەرکەوتنەکانی ئێمەوە فێر ببن و وانەی لێوەربگرێن. ئەم دەستکەوتانە و چەندانی دیکە شانازیە بۆ گەلەکەمان و ناساندنی توانای گەلەکەمانە بە جیهان ئاماژەیەکی شە بۆ ئەوەی دڵخۆش بین بەوەی لەناو گەلانی جیهاندا زانان و پسپۆڕانی ئێمە خاوەن توانا و لێهاتووی بەرزن کە ئەگەر دەرفەت و بوار هەبێت دەبنە پێشەنگی جیهان. سمارت وەرچەرخانە.